طبعا لەناو ئەدەبیاتی گوزەر بەرەو دیموکراسیەتە کۆمەڵێک ئاستەنگ لەناو کۆمەڵگەکانی جیهانە باس کراون بەو لێکۆڵینەوەی کە لە وڵاتانی ئەمریکای لاتین و ئەفریقا و ڕۆژهەڵات کراون. ئەتوانم بڵێم بابەتی توێژینەوەکانی ئەوان زیاتر جەختکردنەوە لە وڵاتانی ڕۆژهەڵات و هەم وڵاتانی ئەفریقا و ئەمریکای لاتینە بەپێی ئەو قەناعەتەی ئەوان کە پێویستە کۆمەڵگەکان بەرەو دیموکراسیەت هەنگاو هەڵگرن و هەندێک لەو کۆمەڵگەیانە بەرەو دیموکراسیەت هەنگاویان ناوە ئایا چ دیموکراسیەتێکیان بەدیهێناوە. بە بڕوای ئەوان بەشێکی زۆریان کە ئەتوانم بڵێم زۆرینەی تێزەکان کە من خۆم لە بەشێک لەو توێژینەوانش کە بە زمانی عەرەبی و لە زانکۆکانە کراون تەسەورەکەم هەمووی ڕنگانەوە یاخود کۆپیکردنی بۆ چوونەکانی ئەوانی ترە یاخود زۆربەی توێژینەوەکان لە یەکەچن کۆمەڵێک ئاستەنگیان دەستنیشان کردووە بۆ تەحەولی دیموکراسی کە من پێم وایە لە هەموو کۆمەڵگەکانی جیهانە بەو جۆرەیە کە ئەویش نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی کارایە، نەبوونی کۆمەڵگەیەکی مەدەنی چالاکە، کولتوری خێڵەکیە، کولتوری نەرێتی دامەزراو لەسەر خێڵ و خزمایەتی و پەیوەندی عەشەتگەراییە و سەرهەڵنەدانی تاک یا ئازادی تاکە کەسی ئیندیڤیدوالیزم لەم کۆمەڵگەیانە و دروست نەبوونی دامەزراوەکان، نەبوونی دامەزراوەی سیاسی بەهێز لەم کۆمەڵگەیانە.